زانی خۆیان ناکەن کاکە ژن چی حسابی بۆ بکەی بۆچی حسابی خوای گەورە حسابی بۆ کردو حسابی بۆ ناکەی بۆ ئەوەنە تۆ ئەوەندە کەسێکی مهمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حسابی زۆری بۆ کردو تۆ حسابی بۆ ناکەی ئەوە لە پیاوەتی خۆت و شەهامەتی خۆت نییە ئەوە لە تێنەگەیشتنی تۆیە بۆ ئەم دینەی خوا ژن چی حسابی بۆ بکەی والله ئەگەر ئەوی حساب بۆ تۆ نەکە هەزار تەقلەت پێ لێدا بەڵام ئەو جارەوەیان خۆی ناخەتە مستەوای تۆ ژن چی حسابی بۆ بکەی 20 ساڵ 40 ساڵ 50 ساڵ حەزی لە ژن ناوێرە ژنێ بێنێ ژن چی حسابی بکەی دەی ئەگەر ڕاستەکەی ژن بێنە دەی بزانمە وێری نا والله چاوەڕێ ئەوەیەتی ئیمزاوێکە بەخوا چاو بە ئیمزا ناکەوێ بۆیە ئەبێ ڕێزی لێ بگری حسابی بۆ بکەی ئەو حساب بۆ تۆ ئەکا تۆش ئەبێ حسابی بۆ بکەی خوای گەورە سوورەتی نیسائی ناوە لە قورئانی پیرۆزە سوورەتی ئافرەت بەڵام سوورەتی پیاومان نییە سوورەتی ڕیجال نیمانە کەواتە ئاگاداری خۆت بە ئەگەر ژن چی حسابی بۆ ناکەی وەڵام حساب بۆ ژن ناکەم بۆ ژنت هێنا بۆ ئەم کچەت بەدبەخت کرد بۆ ماڵی خۆت وێران کرد